سواوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ماوەیەکی زۆرە کۆمەڵێک هاوڵاتی لە کوردستان لە دەرەوەی کوردستان بەردەوام پەیوەندیمان پێوە دەکەن دەڵێن کاکە لە 2010ەوە بەشداریمان لە کڕینی چەند یەکەیەکی نیشتە جێبوون کردووە لە پرۆژەکانی جۆر بە جۆر لە شاری هەولێر بەڵام تاوەکو ئێستا کێشەکەمان یەکلایی نەکراوەتەوە چەند پرۆژەیەک ینی پێشتر چەندین پرۆژە کێشە هەبوو بەڵام ئێستا چەند پرۆژەیە کێشەکانی ماوە وەکو دەشتی بەهەشت بە نمونە خەڵکێکی زۆر لێرە ئامادەن دەشتی بەهەشت یەکێکە لە لەو پرۆژانەی کە زۆرترین کێشەی لێیە فلۆریاستیە وەرینستیە کانی ئەڵمانیە ئەمانە هەموو کێشانن بە بەردەوامی کێشەکان درێژە هەیە تاوەکو ئێستا چارەسەری تەواوی بۆ نەکراوە ئەمانە کۆمەڵی خەڵکن بەشێکیان لە دەرەوەی کوردستان هاتوون ئەم بەڕێزە لە ئەمریکاوە هاتووە داوای چارەسەری کێشەکەی دەکات دەڵێ لە 2010 پارەم داوە یعنی پارەیەکی یەکجار زۆر بەڵام دەڵێ تاوەکو ئێستا من کێشەکەم چارەسەر نەبووە بەشێکیان عەرەبن بەشێکیان کوردن هەر هەموویان لە خەمی ئەوەن ئەو پرۆژەیە چۆن چارەسەر دەبێت من دەمەوێت لەسەر دەشتی بەهەشت بوەستم زانم کێشەکان هەرچەندە پێشتر قسەمان لەسەر کردووە بەڵام دەمانەوێت زیاتر بچینە ناو بابەتەکە تۆ گوتت چەند دەفتەرم داوە؟ 35 دەفتەرم داوە لە ساڵی چەند؟ لە ساڵی 2010 2010 بەم بەنیازی چی بووی؟ ئاساسخانی مامدەنی و شقەکەمان بێلەت کڕیبوو؟ دوو ڤیلەم کرێ لەگە شقۆچی باشە 35 دەفتەر لە 2010 ئێستا ئەوە 11 ساڵە تۆ هیچمانی بەس هەیکەلەکەمان شوقەکەت کوا ئەوان کامی تووە؟ وەڵی کەتە ئەو سەری چی تێدا ئێستا؟ وەڵا بەس هەیکەلە هاتە ئێستا لە 2010 هاتە ئێستا بەس هەیکەلمان دیتە 35 دەفتەر تۆ چەندت داوە؟ 9 دەفتەرم داوە شوقە بەڵێ لە ساڵی چەند؟ 2011 11 بەڵێ هەتا ئێستا هیچ نییە هەر ئەسارێکی نییە داوەشدا هەرسێ سەرۆکایەتەکەی دەکەم بە زوو کات سەرڕێ ئەو هیوانش کورد بێ عربی بنەوە مەشەشەی نییە فەرقی نیە لۆمە بە هەر شێوەک بی بە زووتری کات بەس کاک هیچمانەوەی ناوێ خەدەماتەکەمان لۆ بکەن خۆمان چارەسەریەوەکەی دەکەین هەر تو دەتەوێت بیتە کرێتی یانش ناخانی مێرحم خانی تەیە بەڵێ بەڵام مشکلەمانە سەوەکەین ئایا چێ دەرمە قەردم نەکردووە یەکەشکەنی وەکە وەکالەتم باشە تۆ چەند پارە من 9 دەفتەرم داوە 2002 مانگی 5 کڕیومە ئەوە 11 ساڵە ئەمە کڕیمە من برام خۆم لە ئیجار دانیشتووینە هەمومان ئیجارە دەین ئەمە یەک حەمکە ساڵا هەفتا تەواو بوو ئێستا بۆ 120 چەندێ ماوەی تێ هەمووی بردراوە نازان چێ بردوێتی ئەمە پڕی لە ماوەت بوو هەر نازان کامە خانەکەمان خان و تەفلیش بووە خۆزگە بستاوە لە سێرکی تەفلیش بووە چەند ساڵ ئێمە کرێ دەین من خۆم باوکم برام لەنەوە ئیجار دانیشتووینە لێرە ماڵمان کرێتی ئێستا تۆ کرێچین بڵێ لێرە ماڵم کڕی و لێرە خەڵکی تەیە من شوەک ئەوانم ئەتوام لێ ناشم ناتوانم لەبەری خەڵکی تەیە یعنی خەڵکی بێگانە هاتووە خەڵکی بەگەن ناناسین خەڵکی بێگانە هاتووە ئێوە لە دەرەوەنە ئێمە لە دەرەوەی کرێ دەین لە کەرو دانیشتووین لە کەرو کڕمان لە ساڵ 2002 مانگی 5 ئەوە 11 ساڵە یعنی ئێستا کڕینی ئەو یەکەی نیشتە جێبوونە لە دەشتی بەهەشت بۆتە گرفتە چی یەکجار گەورە یەکجار گەورە هەر نازان کامە خۆیت یاچیەوە داخراوە تا فەرمووی دەریکەن هەمووی داخراوە ماڵی تەیە باشە لەم پرۆژەیەدا زیاتر لە 1500 یەکەی نیشتە جێبوون هەبووە خەڵکێکی زۆر ینی لە ناوەی کوردستان لە دەرەوە پارەیەکی یەکجار زۆری داوە خاوەنی ئەو پرۆژەیە وە بەرهێنەرێک بووە ئێستا ینی بڕیاری بۆ دەرچووە دەرگیر بکرێ داواکراوە لەلایەن دادگاوە بەڵام تاوەکو ئێستا خەڵکەکە دەیەوێت چارەسەری کێشەکە بکە انت من اربيل لو غير اربيل؟ انا من كركوك بس ايوه بس احنا هاي صار انا طبيبه دكتوره وبال 2010 جيت اشتريت طلعوا اعلانات بالتلفزيون دات لساس وذولا وجاء عادل امام سوينا قلنا دقيقة أما هذا من دكتور في كم دكتورة لا كركوك دادنيشم بينيم لا التلفزيون ركلامك يجار زور ذاك كسي ناودار ركلامي بو بروجا كذا قد دفعتي أنت اشتريتي فيلا ولا شقة؟ لا اشتريت شقة مجموعة بي بس احنا دفعنا $60,000 وقالنا بال 2013 تستلمون الشقة. باشا 6,000 داوة بيان قلت ولا 2013 تو شقكاني خود وردك. وصديقتي هم دكتورة من الحلة طبيبة وياي اشترت فيلا ب 150 مليون دينار عراقي وهي وياي هم. باشا ايش هاوريتشي دي كشتو 50 مليون دينار عراقي داوة انت قلت اني رجعت من امريكا. اي والله انا دافع $500,000 ثلاث فيلات مشتري. 500,000 دولار بالضبط هاي. اما $500,000 داوة ثلاث فيلات. سي فيلا يكريوا جيت من امريكا رجل انا يعني اولا امريكا وجنسيه امريكيه ساعته تو بدوا دات شنك بوك الشكي وانا
باوەڕ بکەن چەندین جارە پەیوەندیمان پێوە دەکەن دەڵێن کاکە تکایە و کێشەیەمان بۆ چارەسەرکەن ئێمە بەڕاستی يعني ناچارين او هم الفيلات قاعد بها قاعدين بها اشخاص ما اعرف منين قالوا نازحين او شيء يعني انا اطالب انه ليش يقعدون الناس فيلا هي مالتي يعني باشا دەڵێ من ڤێلاکەی خۆم پارەم داوە $500,000 بەڵام ئێستا دەبینم خەڵکی کە لە نێو پرۆژەکەدایە بۆچی دەبێت لە نێو ماڵی مندا خەڵکی بکە لە نێو پرۆژەدا بێت ئەمانە گروپێکیان دروست کردووە من دەمەوێت بەرچاوڕوونی بدەم گروپێکیان دروست کردووە زۆربەی هەرە زۆریان لە دەرەوەی کوردستان تایبەت لەوەی يعني لە ڕێگای کوردستان بشارەوە دەنگیان بگەینن بە بەرپرسان گەڕاونەوە ئەم برادرە لە ئەمریکایە ئەمە لە تکریتە ئەنتە منێن أنا من بغداد 2010 جيت وسجلنا شقتين 91 متر ومسجل بفلوريا سيتي كذلك باشا أما دوو شوقەی کڕیوە لە هەولێر لە فلۆریا ستی یەکیش لە دەشتی باش $120,000 دفعت و$20,000 بفلوريا 120,000 داوەتە ئێرە $20,000 داوەتە فلۆریا ستی هەسا شتریدون ئەنتم اريد مو بس يعني استلام وحداتنا السكنيه، اريد تعويض لان هنا خربوا المشروع، كان المشروع متواصل. دەڵێ بەڕاستی کار لە کار ترازاوە ئەوانە گە بڵێن پرۆژەکە چا دەکەینەوە وەکو حکوومەت باسی لێوە دەکا چارەسەری گرفتمان ناکە کاکە ئەوەندە ساڵە 11 ساڵ دەڵێ ئێمە پێویستیمان بە قەرەبوو هەیە دەبێت قەرەبوو بکرینەوە تۆ شقت کوڕیوە قەمان کڕیەوە ئێمە لە 2010 لێرە هەتا کوستە هیچ یان بۆمان نەکردو هەر وتیان چارەسەری دەکەن هەتا شتە چارەسەر نەکراوە باشە پێشتر چیان بەیەوە گوت خاوەن پرۆژە چی بەیەوە دەگوت پرۆژەوتی لە ساڵی 2016 وەرێگرن وەری دەگرن لە ساڵ 2016 لە ساڵ 2016 هاتنی وتی دوسێ مانگ ڕاوەستن دوسێ مانگ ڕاوەستن دەوە شەریکە دیار نەما حتا کۆم دەخەیە ئێمە داواکەین لە جەنابی سەرۆکۆوان حەلێکردمانە گەر حەلی نەکەن بە عەلەقل خەدەماتمان بۆ بکەن شتێکمان بکەن خۆمان بگەین پێی بە شوخانەوەکە ناتوانین بگەین پێی داخراوە خەڵکی تێ هیچمان پێ ناکرێت حەلێکمان بۆ بکەن ئەم چارەسەرکردن کۆنتنی مجەمەع لەکردوە 11 ساڵێمەوە بەردەوامە بەشی زۆر لەو هاوڵاتیانە ئومێد دەکەن لەگەڵ بەرپرسان لە هەرێمی کوردستان دەستێەوە بەرهێنان دابنیشن چکاوان پێشنیازیان هەیە دەڵێن کاکە کۆمەڵێک پێشنیاز زەمان هەیە حکوومەت بە جێمان لێ ڕابگری ئێمە بەس خزمەتگوزاریمان دەوێت لەم پرۆژانە ئەگەر خزمەتگوزاریەکە پێشکەش بکەن خۆمان دەتوانین بینایەکان چاپ بکەینەوە یعنی ئەوان لە دوای سیستەمێک دەگەڕێن ئاوەدانی بکەوتە ئەو شوێنە ئێوە ڕازین بەوەی کە خزمەتگوزاری تەواو بێ ئەمە ئەتوانین یعنی خانووەکەمان شوقەکەمان تەواو بکەین یعنی ئێوە 100% ئێستا زەرەرن زۆر زەرەرین پارەکەمان شوێنمان نییە دامشین ئەگەر شوێنی مان هەبی ئەتوانین باشە ئێوە بۆ نوێنەرتان ینی نییە بچن لەگەڵ دکتۆر محەممەد شکری بەرپرسان محاوریان کردی زۆر بەس فایدەی نییە یعنی ئەوە 10 ساڵە عەلەم دێ و زەرەرتان کردووە زۆر باشە تۆ دەڵێ چەندین عقد کڕین و فرۆشتنی لەسەر کراوە ئارە وەڵاستم لە شقاق کوڕێ تەماشام کرد جارێکی هاتم ئێرانە دوسێ جاراتی نێرانە تێنێک ئەو عقدەکەی بەمشاندا کوڕێگا خانم کڕی ئەم کو دەبێت و عقد لە چێ ناگوتووە ناو شەریک نوێیان دروست کردی یعنی هەر ئیت و فرۆشراوی بەێ دەستی کردیە باشە ئەمە یەکێک لە هەرە کێشە گەورەکان یەک ڤێلا یان یەک شوقا ئی کەسێکە ئەم برادەرە پارەی داوە چەند داوە 39 دەفتەری داوە دەچێت کەسی تکەی تێدا عقدێکی دیکەی شەریکەی پێ نیشان دەدا دەڵێ فرۆشراوەتەوە من کەوایە ئەمە کێشەیەکی یەکجار قورسە پێویست دەکات لە نزیکەوە بەرپرسان ئەم کێشێ بەڵێ 39 دفتر أمان زررة 39 دفتر شقة وفيلا 11 زررة مساعدة لمن حمو 1600 شقة وفيلا مجموعة عائلة 1600 اي حمو سط بسط زرر سط بسط باشا ئێستا چی بکرێ باشە بۆ ئێوە تۆ ئەوان دەڵێ خەدەماتی شەبێ ئێمە ڕازی بچین من تكميله هەر کەسە بۆ خۆی تكميله خەڵچێن دەرەی تۆ خەڵکی ئەساسا لە بەغدا بەس 17 ساڵ لە هەولێرەوە 17 ساڵ لە هەولێر لە عەنکاوە دەژی لە ڤێلاکان 17 دەفتەری پێدراوە ڤێلایەکی لەم شێوەیە شوقەکان 7 دەفتەر بەسەرەوە چکە بە پێی مەساحەیە ئیتر هەر یەکە نرخێکی داوە ینی بڕێک پارەی داوە بەڵام ئەوەی کە جێگای پرسیار بێت سیرکەن پاشەوەی ئەم ڤێلایە پێشتر تەواو بوو ئێستا خاوەنەکەی لێرە وەستاوە پاشەوەی تەواو بووە لەبەرەوەی جادە نەبووە ڕێگاوبان نەبووە قوتابخانە نەبووە ئاوەدانی نەبووە ڤێلاکە چۆڵ کرا لە پاش چۆڵکردنی ڤێلاکان خەڵکێک هاتووە ڤێلایانەی تاڵان کردەوە وەکو دەبینن خەریکی دزینی دەرگەکان بوونە کاشیان بردووە بەلوعیان بردووە حەنەفی سەقفی سانەوی بردراوە یعنی لە پاش ئەوەی خاوەنی وەبەرهێنەرەکە خاوەن پرۆژەکە
ڕادەکات کوردستان بەجێ دەهێنێت پارەیەکی زۆر دەبات لەگەڵ خۆی کە نازاندرێ بەڕاستی هەرچەندە دادگا بڕیاری دەگیرکردنی بۆ دەرکردووە بەڵام کێشەکە زۆر قوڵترە لەوەی کە تەنیا و بەرهێنەرێک دەستی لەم کێشە و گرفتی ئەو پرۆژەیە هەبێت خاوەنی ئەم باشە چەند پارەت داتۆ؟ امان تحت اسا تقريبا يعزى دفترني مدا وصلوا بعقدوا بهم شتك او كاشيانا او درجات شيء او اشياء بردوه والله ام نبي بتهاي بيد بريم شيء تصوير ذاك هم دنيا دبي وابي او لسار 2000 ودا دكتور رشدي اريج معروف بو تلفزيوني دانا توا دسي خلكش زوري بري دوايش هكا كان توكل ثلاثه توابو بزربو نازين سي بساعات استا شي اواني بردو اوانا با بيدرم اوانا عرسينيا خاونيني هل يك بيت ثاني لير اشتش لي كاتب بابا براستي اما داواكاريك مان هي اگر داواكاريك بغني اگر بتواني مثلا حكومه تنها او رصيف زادو كهرباء ام بخو من تاويك بخوتان بله يعني رازينه يسيبك لسال 2002 اتبار دابي هي صار راتبي خوي ني خوارد دي خوي قرتو خاني بيكريا هي شقي بيكريا و كاتو 11 ساعه ساورشش بده بيجو عمر تسنده يعني اود تانوي هر چونك بكشكه صار هر چونك بكشكه مالو تنها يكك بتساعبي زادو او كهرباء راشيشي امن جرانتي دمي سطان هوت خلك بخوي تاوي كاتو سەبارەت بە پرۆژەی دەشتی بەهەشت دکتۆر ڕۆژدی خاوەنی ئەو پرۆژەیە پێشتر ئەو پرۆژەی جێبەجێ کردووە دیارە خۆی پەیوەندی بە ئێمە کرد کە حەز دەکات قسە بکات من هەوڵ دەدەم ئێستا پەیوەندی پێوە بکەمەوە قسە لەسەرەوە بکەم بزانم بۆچی تاوەکو ئێستا ئەو پرۆژەیە وەستاوە دکتۆر ڕۆژدی ئەم کاتتان باش سڵاوت دێبێت کامەران حاجی عومەر لە کوردستان میشچاب قسە لەگەڵ دەکات دکتۆر ماوەیەکی زۆرە لە 2002 پرۆژەیەکتان دەست پێ کردووە بە ناوی دەشتی بەهەشت بڕیار وابوو لە 2013 پرۆژەکە تەواو بێت بەڵام ئەوە 2021 خەڵکێک دەڵێ دکتۆر ڕۆژدی پارەیەکی زۆری لە ئێمە وەرگرتووە دواتر ڕۆیشتووە قسەت چیە لەسەر ئەم بابەتە؟ والله خوي بعربية ليه العنوان واضح أجر من تاريخ خلقم بالجزيرة يشم شيء العراق الرب وخوم دوسية جزيرة كم لقروا هالنايمو يشكا كبروجة كراجيرة لو بيشترش شش حوض برنامج لا لدو هزار وشادو من شانزة جار حكمته بو هولير شانزة جار بو هولير قراوي توا بالي قبونا وشم كرتيش صالوني ويلقى دكتور نوري بله كوبونيتي كاريت بولت استثمار والان بداخل نجيشتينا نتيجة چونك براسي استثمار فكري خويا كادوا يعني من او بروجي ل 2014 ياخذ 15 ياخذ 16 ياخذ 17 ريال داته وفيهم يستطاعوا باشا دكتور كيشي سرچي تسيا يعني بيعمل بروجي ايش بكم لسطح حتى يطالع كراوة توش لباتي من دي او إيشالاكي باشا چه برپرسه لطالان کردنی دکتور ببوره یعنی با برچاورونی بۆ ڕای گشتی هەبی چه برپرسه لطالان کردنی پرۆژەیەک لە کاتێکدا دەستەوە بەرهێنان دەڵێ خۆی پرۆژەکەی بەجێ هێشتووە و ڕای کردووە کورتی و مختصری یەک ئەوە 6 ساڵە ئەم پرۆژەیە لە جێری دەسەڵات وە بەرهێنان بابلين من كابرايكي خرافم بابلين كابرايكي شوف حاجة تابيكا باشا لجير دا طلاتي من بوا وبروجيه وشش صالة يعني نابوايا وبرهنان دو نقطة بوليسي دارنايا شش حوض حرفي دارنايا حتى طالان نكري باشا ئێستا تۆ ئامادەی پرۆژەکە تەواوکەی پێدوایە ئەو چارەسەری چۆن دەبێت ئێستا دەستەوە بەرهێنان بە دوای کۆمپانیای تازەدا دەگەڕێ یان ڕای تۆ چیە لەسەر ئەم بابەتە؟ من بالنسبة من حقي خوم ناو عم بروجيه حمي يعني دزارين كواواز لحقي خوم نا يعني هذا يقول شون خلقوا ملت حقي ناو بروجيه من اشتاي بس حقم هي ناو بروجيه والله من يستاكا نهاتي ما بحث بكم بلي مولا فلانا كسواي كدو او واي كدو دار لين كاكا من تاوان بارد قيناكا تسمار ايش تاوان من خوم تاوان بارد كنتو مختصر من عمادم
ڕێگە پێدان ڕێگەم بدەن پێ 6 مانگ تێم ئیشەکەم لەو پرۆژەیە ڕوخەکەشم بەڵام پارەت لە بەردەستە دکتۆر پارەت لە بەردەستە پارەت لە بەردەستە تەواویکەی قسەکەم تاواکەم کات کامەران بەڵێ 6 مانگ من لەو پرۆژەیە ئیشەکەم پارێکاشم حاضر ببینن ئەو 6 مانگە نسبەتی ئەنجازی من ئەگەر دڵیان بوو ئەو ڕوخسەکەم بدەن پێ مەدوڵیان نەبوو کاکە بە دەستگیرم کەن خۆ من لە هەولێرم لەژێر دەسەڵاتی ئێوە وانە بەڵێ تر ئەمەی بۆ چییە؟ ئەیدی پرۆژێت یاخود نەکاکە یەک سەر لە خەڵک وەرناگرن حتا پرۆژەکەتەوە بێ بە زۆر تەسمیلی خەڵکی یەکەم چەندێ لەسەریانە دیدەم کرد بەڵام منش بەرامبەر ئەم کارە ئەبێ شتێکم بۆ دانێن یارمەتیم بدەن ئەو داویزاتانم بدەن پێ خۆ مندایم بە خۆڕایی ئیش بکەم تا کامەران پارە دابنێم لە پرۆژەیەک سەدا هەفتای ساڵات کراوە ئەو پارەیەت لە بەردەستە دکتۆر پارەژێر دەچما و شتێترش هەیە من ئێستا حاڵی حاضر کات کامەران کە تێ داواکاری دێکا من تێر لەگەڵی چۆنەوێ بەڵام داوای خیتاب زەمانم دێ نەکەم چونکە دێ من خیتاب زەمانی لێ داوا بکەم باشە دکتۆر ببوورە بەس من دەمەوێت بەرچاوڕوونی بدەیت دکتۆر ببوورە دەمەوێت بەرچاوڕوونی بدەیت ئەو خەڵکەی هەموو ئەو پارەی داوەکە هەندێک دەڵێ خانوم کڕیوە ڤێلام کڕیوە بە 17 دەفتەر دەیان گرێبەستی دیکەی لەسەر کراوە فرۆشراوەتەوە هەموو پارەکە چۆتە گیرفانی تۆ یان خەڵکی دیکەش پارەکەی بردووە قوربانیان ئەم شتە جەرت کرا و داتەی پرۆژەکە لای خۆمە ئەفڵەکە ئەو پەری 3 شقە یاخود 4 شقە خاڵەت کراوە لە بەشی تەسویقی ئێمە ئەمە یەک دووش خۆم وەکو کۆمپانیاکەم 130 شقەم نەفرۆشراوەشتان لە دەستی باش یعنی من خۆم ئێستاکە ناو پرۆژەکە ئایسم هەیە مۆڵەکەش خۆم کردومە بوونە تەحتیەش خۆم کردوم کاکە ئێستاکە هیچم نادراکەم ئەوە من پێم بلێن فەرم وەرەوە دکتۆر خێمە حیمایەتش ئەکەین هیچکە ناو پرۆژەکە کەس نزیکت ناکەوێ ئەگەر تەواوم کرد دەستخۆشین لێ بکەن تەواوم نەکرد تەواو دکتۆر گیان پەیامەکەت گەیشت ئێمە بۆ چوونی تۆ پێشنیازی تۆ دەخینە بەردەم بەرپرسان با بزانین وەڵامی چی دەبێت باشە دکتۆر دەستان خۆش بێت دەستان دکتۆر چەند پرۆژەیەک لە ڕابردوودا بە هەڵبسێردراوی مابوونەتەوە کۆمەڵی بۆ بەرهێنە ڕایان کردبوو ڕۆیشت بوون پارەی خەڵکیان خواردبوو وەکو خەڵکەکە باسی لێوە دەکا ئەم کابینەیە باسی لەوە کرد ئەو کێشانە چارەسەر دەکا ڕاستە بەشێک چارەسەر بووە بەڵام پێم وایە 5 پرۆژە لە سنووری پارێزگای هەولێر تاوەکو ئێستا بە هەڵبسێردراوی ماوەتەوە بە تایبەت دەشتی بەهشت و فلۆریاستی پرۆژەکان تەوان بە هەڵبسێردراوی نەماونەتەوە خەریکن طبعا ئێمە پێشتر هەڵسەنگاندنێکی سەرەتاییمان بۆ فلوریا کردبوو دواتر دەوایان لێکردین کە تەعامقێکی زیاتر یعنی لێکۆڵینەوەی زیاتر لە ڕووی یاسایی لە ڕووی هونەری بۆ ئەو پرۆژەیە بکرێ من لەژنەکانمان ئاگاداریان کردین کە ڕۆژی جمعە و شەمەی ڕابردوش ئیشیان لەسەری کردووە بە مکەتەفی ئینشاءالله لەو چەند ڕۆژەی خلاص دەبی فلوریا یعنی تەقیمی ئەساسی خلاص دەبیتەوە جارێکی تر ئێمە بتوانین لە ماوەی داهاتووی نزیکدا ئەمە عرضی بکەین کۆمپانیایەکی نوێ دێ طبیعی ئێمە هەمیشە داوا دەکەین کەمە کۆمپانیە باشترە کەمە بەرهێنەر باشە کۆمپانیا هاتووە طبیعی خەڵک هەیە کە سابقەی باشی لە باری بیناسازی هەیە و دەتوانی کێشەکان چارەسەرکە ئەکید لە ڕێگایەکی شەفاف دەدرێت ئەو کۆمپانیانە مەسەلەی دەشتی بەهشت فلۆریا کێشەی چارەسەر دێت لەو نزیکانە ئینشاءالله فلۆریاستی من دەمەوێت هەموو ئەوانەی کە بەشداریان کردووە لە پرۆژەکە پارەیان داوە دکتۆر محەممەد شکری پێتان دەڵێت لە ماوەی نزیکی داهاتوو چارەسەر دەبێت ئەوە موژدەیەکی خۆشە من حەزم کرد ئیبرازیکەم دەشتی بەهشت خەڵکەکەی دەڵێ دکتۆر کاکە تکا دەکەین تکە هەر جادەکەمان بۆ دروستکەن ئەومان بۆ دروستکەن لەسەر جیرفانی خۆمان ئاوەدانی دەکەن دەزانی تەنها خانون نییە لە دەشتی بەهشت دەشتی بەهشت پرۆژەیەکی مێژە بەجێهێنراوە و تێک چووە دەبێت طبعا دیراسەیەکی ڕابردوو کراوە بە شکلێکی زۆر باش هەموو کەم و کورتیەکانی دەستنیشان کراوان بەڵام ئەوە بەرهێنەری پێشتر کە پرۆژەکەی بەجێهێشتووە پارەی خەڵکی بردووە خراپەیەکی بۆ ئێمە بەجێهێشتە پێویستە چارەسەری کەین ئەو طبعا ئەو پێشنیارێک کە جەنابەت باز دەکەی
ئێمە خەریکی دراسەکردنین ئیشی لەسەر دەکەین ئەگەر زانیمان خەڵک زەرەر ناکە لەو پێشنیارەی ئێمە بە شێوەیەکی یعنی بە زووترین کات ئەم بڕیارە دەدەین کە ئەم بابەتە دەست پێ بکرێتەوە ئەگەر نا ئێمە ڕێکاریتر دەگرینە بەر بەڵام دەشتی بەهشت دڵنیای خەڵکەکەی دەکەینەوە کە ئیشێکی زۆر باشی لەسەر کراوە لە مدەیەکی داهاتوودا ئەو بڕیارە دەدرێت کە دەدرێتەوە بەرهێنانی تر ببن ئیش لەسەر بکەن باشە ئیشی زۆری لەسەر کراوە دەشتی باش ئەوانەی کە بۆ پرۆگرامەکەی ئێمە قسەیان کرد و پەیوەندیان بە ئێمە دەکرد لە دەروی وڵات دەڵێ ئیشی زۆری لەسەر کراوە دکتۆر هەر لەسەر دەشتی بەهشت یعنی وەبەرهێنەرەکە پەیوەندی بە ئێمە کردو لە ڕێگەی تەلەفۆنەوە دەڵێ کاکە من ئامادەم پرۆژەکە تەواو بکەم دەزانی کە کامێران کە هەر کەسێ بی وەبەرهێنەر ئەوەی کە ساڵی بە ئێوە کردووە یانیش هەرچۆنێک بێ زەڕێکی زۆری لە هەم لە پرۆسەی وەبەرهێنانەکەی داوە هەم لە خەڵکەکەی داوە و هەمش سکاڵایەک یەکجار زۆری لەسەر دروست بووە لە ئەنجامی ئەو پرۆژانەی کە بەجێ هێشتووە بۆیە بە تەسەوەری ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانین جارێکرد تعامل لەگەڵ وەبەرهێنەرێکی فاشل بکەین ئێمە دەبێت گرنگی ئەوە وەرگرین کە ئەو پرۆژەیە جارێکی تر دەکەویتە سەر پێ خەڵک مافی خۆی وەردەگریتەوە و زەرەری خەڵک لەوە زیاتر نەبێت چونکە بەڕاستی خەڵکێکی یەکجار زۆر زەرەرمەند بووە و ئێمە پەرۆشین بۆ دانەوەی حەقەکانی خەڵک هەندێک خەڵک لە نێو خانووەکاندایە ئاوارەن نازانم ئیتر لە ناو خان و ڤێلاکانن چۆن تەعامل لەگەڵ خەڵکانە دەزانی هەر کەسێک لە ناو خانووەکان بی خانووی خۆی نەبی دەبی چۆڵێکە بە دڵنیایی و پێشتریش ئێمە لەگەڵ پارێزگای هەولێر لەگەڵ هەیانەکانی ئەوانەی کە پێویستە ئەوێ بپارێزن قسە کراوە کە هەر کاتێ ئەم پرۆژەیە دراوە بەرهێنەرێکی نوێ بۆ ئیشکردن پێویستە ئەوێ چۆڵ بکرێت تا بتوانین ئیشەکانی خۆمانی لەسەر بکەین هەر کەسێک خانووی خۆی نەبی لەوێ ئەوەی داگیر کرده بێ دەبی چۆڵیکە دەبێت چۆڵیکە ئەکیت لە 2021 چارەسەر دەدۆزنەوە یان درێژە دەکرێت لە 2021 تەواو دەبێت لە 2021 دەشتی بەهشت ئاگادار بن دکتۆر محەممەد قسەتان بۆ دەکات دەڵێ لە 2021 ئەو کێشەیە یەکلا دەبێتەوە واتە ئیتر ئەمە قسەیەکی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانە بینە سەر پرۆژەی تازە لەسەر ئاستی هەرێمی کوردستان دۆخەکە چۆنە پرۆژەی باش دەست پێ دەکات ئێمە طبعاً پرۆژەی زۆر باشمان لە ڕێیە و لە ماوەی داهاتووشدا ئینشاءالله بەردی بناغی پرۆژەی زۆر باش هەم لە ڕووی پرۆژەی تێکەڵاوی پیشەسازی بازرگانی گەشتیاری پەروەردەیی تەندروستی بەردی بناغیان بوودا دەرێ و دەست بە ئیشکردن دەکەن و لە داهاتووشدا ئێمە هەوڵ دەدەین خودی پرۆسەیە بەرهێنان بەشێکی ئەوەی کە ئێستا دەکرێن هەندێکی لە سایتی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو دەرفەتی وەبەرهێنان ئێعلانمان کردووە ئێستا لە قۆناغی ئێستا خەریکین ئەوەینە بەشێکی پێشکەشکردنی پرۆژە ئۆنلاین بکەین بۆ ئەو مەجای واستەکردن و خوانەکە گەندەڵی ئەوانە زۆر کەمتری بکەینەوە نەیەلین لە قۆناغی کۆتاییدا دەتوانین هەموو پرۆسەکە لە ڕێگای لە دوای دەرچۆنی بڕیاری بەڕێ سەرۆک وەزیران بۆ پێدانی زەوی بۆ بەرهێنان ئێمە فڕستی ئیستیسماری حاضر ئامادە دەکەین دیراسەی جەدوان بوو دەکەین بە جوانی عەرزی بازار دەکەین تا بتوانین ئەو پێویستیانەی کە لە ناو ئابووری هەرێمی کوردستانە بۆ کۆمەڵگەی هەرێمی کوردستان پێویستن ئینشاءالله داهاتوو ئەو پرۆژانە زۆر بە باشی عەرز دەکرێن و جێبەجێ دەکرێن لە هەرێمی کوردستان. کێشە و گرفتی بەشێکی زۆر لەو کەسانەی کە یەکەی نیشتەجێبوونیان لە پرۆژە جۆر بۆ جۆرەکان کە تاوەکو ئێستا کاریان تەواو بووە خستە ڕوو موژدەی خۆشمان وەگرتە دەستەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان سەبارەت بە پرۆژەکانی فلۆریاستی دەشتی بەهشت کە بێجگە لەوانش پرۆژەکانی دیکە تەواوی ئەو کێشانە لە داهاتوودا وە خۆیان گوتیان لە 2021 هیچ لەو پرۆژانە کێشەکانیان بە هەڵبژێردراوی نامینێنەوە هەموو کێشەکان چارەسەر دەبن ئەوەی لە قازانجی بەرژەوەندی گشتی بێت بڕیاری لەسەر دەدەن ئەمە یەکلا بۆتەوە سەبارەت بە داهاتووش ئەوە پرۆژەی گرنگ لە کوردستان دەست پێ دەکات بە تایبەت لە شاری هەولێر و بەرهێنەری گەورە پرۆژەی استراتیژیان هەیە زیاتر لە 5 میلیارد دۆلاری ئەمریکی لە داهاتوودا پرۆژەی جۆر بە جۆر لە هەولێر پایتەختی هەرێمی کوردستان دروست دەبێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ